نزیکەی 80 لە خاوەنانی پرۆژەکانی بەرهەمهێنانی هێلکە دژی هاوردەکردنی هێلکە و ساغ نەبوونەوەی بەرهەمەکانیان گرت بوونەوە و ڕێگای هەولێر کەرکوچیان داخست. خاوەنی پرۆژەکانی هێلکە ناڕازین و دەڵێن لە سنووری سلێمانی هێلکە بە قاچاغ هاوردە دەکرێت، بەم هۆیەوە هێلکەی بەرهەمی ناوخۆ ساغ نابێتەوە. داواش دەکەن هاوردەکردنی هێلکە بە قاچاغ لە سنوورەکانەوە قەدەغە بکرێت. بەغدا تهدیدمان دەکات دەریاگاوی هێلکەیە بێتن باشماغ و ئەوە ڕانەگیرێ ئەمە هێلکەی گۆژ نانی بێتە بەغدایە، ئەمە لەوەش دەترسین لەبەرەوەی هەمووی تازە بە ئیلانی لە قەڵم دەدەن تێکەڵ دەبێ ئەوان ناهێ گەنەیانێژ مانایەوەی ئەمە ئەو مەشروعانە مەجبوری هەموو مریشکان بفرۆشین. 23 مەشروع لە هەولێرێ هەیە، بەس لە هەولێرێ هەیە. هەولێر ئەگەر ڕۆژێ 2000 کارتۆنی سەرفکە 3000 سەرفکە 12000 کارتۆنی هێلکەی هەیە. ئەمە جستانێ نەمان دەناردنیوە لە 130مان دەناردە جنوب لەناو خۆمان 170مان دەفرۆشت. ئێستا لەناو خۆمان 130 دەفرۆشتێ نازانین هەفتایەکەی جلێ بکەین. مەجبورین لە ڕەمەزانی 20 ڕەمەزانی و هەتا ئێستا مەشروعەکان دەستیان پێکردە مریشی دەفرۆشن. داواکاریمان ئاراستەی مەکتەب سیاسی یەکێتی کردووە داوا لە سنوورەکان بکەن باشماغ و پەروێزخان هێلکە بوەستێنن بەسە هێلکەی قاچاغ داخلی هەرێمی کوردستان و عێراق بکەن. بەڕاستی هیلاک بوونە 2 مانگە لەسەر زەرەر دەڕۆن بە دەیان کەس ئەمە هەلیکارمان ڕخساندووە لە بۆ نەفەرەکانی خۆمانی هەرێمی و عێراق. بەڕاستی ئێستا حالیان و خەریکە پرۆژەکان قەپات دەبێت بستنەوە ماری خوان. بەشێکی دیکە لە خاوەن پرۆژەکان باز لەوە دەکەن ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت پەنا بۆ دادگای فیدراڵی دەبن و دەڵێن ماوەی چەند مانگێکە زەرەرمەند بووین و ئاوا بڕوات بێکار دەبین و ناچار دەبین پرۆژەکانمان دابخەین. گربوونەوەمان ئەنجام داوە بۆ پێش مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان داوان لە بەڕێز باڤێت تاڵەبانیە ئەو هێلکەیەی کە ڕۆژانە بە قارچاغ لە سنوورەکانی باشماغ و پەرویزخان داخی دەکرێت ڕای بگرێت. داواکاریەکەمان ئەوەیە ئەگەر وەڵاممان نەدرێتەوە ئێمە وەکو خاوەن پرۆژەکان ئامادەین چەند هەموو پرۆژەکانی سلێمانی و هەولێر و کەرکووک و عێراقیش دەکەدابی ئیمزایەکانمان کۆکەینەوە بەرەو محکەمەی فیدرالی. ئێمە وەک پرۆژەکانی هێلکەی خواردن لەسەر تاسەری عێراق کە 80 پرۆژە هەموو ختم و تەوقیعیان کردیە ناوی خۆیان نووسیە داوا دەکەن هێلکە بە قاچاغ لە سنووری سلێمانی ڕابۆستی. یەکەم دەمانەوێ وڵات بەرەو پێش بچی هەڵی کار دروست بی. ئەگەر وا بڕوە نە هەڵی کار دروست دەبی نەبژانەوەی وڵات دروست دەبی وڵات بخۆلو ئەو هامان لێ هاتیە ئەمن بێدەنگ بوو ئەتوو بێدەنگ بووی هەموو خەرک بێدەنگ بوو وڵات هەر وێرانتر دەبی. نەسراومان ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردیا وەزیری کوشتتوکاڵ وەزارەتی ناوخۆ بە شخصی دایتمانە سەرۆکی یەکەمی حزبی یەکێتی هەتا ئێستا جوابەک نییە. خاوەن پرۆژەکانی بەرهەمهێنانی هێلکە دەڵێن ئەگەر بێت و بەم شێوازە حکوومەت هاوکاریان نەبێت ئەوان بەردەوام دەبن لەسەر خۆپیشاندان یاخود دەبێت بستنەوە بۆ ماڵەوە و ئەو کەسانەی کە لە پرۆژەکانی ئەواندا کار دەکەن ئیتر دەرفەتی کار لەدەست دەدەن و بێکار دەبن. ئیبراهیم زیاد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.